ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی لە هەرکوێکیم دنیاە هەن. بە پێویستم زانی و بە ئەرکی سەرشانی خۆم زانی لە کەناڵی یوتیوب ڤیدیۆی زمانی ئەڵمانیتان بۆ دابنێم بۆ هیوایی بتوانم سوودێکتان پێ بگەێنم. خۆشەویستان، بۆ فێربوونی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی و بە ڕێگەیەکی زۆر ئاسان سەیری ڤیدیۆکانم لە کەناڵی یوتیوب بکەن. ئەمڕۆ لەوانەیەکی سەرەتاییدا بۆ کەسانەی ئەو فێرخوازانەی لە سەرەتای زمانی ئەڵمانیان ئەیانەوەی خۆیان فێری زمانی ئەڵمانی بکەن. پێرژناڵ پرۆنۆمێن بە مانای ڕاناوی کەسێتی لە زمانی کوردیدا دێت. ئیش بە زمانی کوردی بە مانای من دێت. ئیش من. دوو بە مانای تۆ دێت بە زمانی کوردی. تۆ. ئیا بە مانای ئەو دێت. ئەو کەسێکی نادیار. ئەو بۆ نێر، بۆ ڕەگەزی نێرە. ئەو. ئیا. زی بە مانای ئەو دێت بۆ ڕەگەزی مێ. زی. ئەو کەسی نادیار. ئس بۆ بێلایەن دێت. ئس. ئەو بۆ بێلایەن. ڤیا بە زمانی کوردی بە مانای ئێمە دێت. ئێمە. ڤیا. ئیغا بە مانای ئێوە دێت. ئێوە. زی لە زمانی ئەڵمانیا ئەو زی بە گەورە ئەنووسرێت. گرۆس بە گەورە بە مانای بەڕێز دێت. بۆ نمونە کەسێک کە نایناسین یان کەسێکی بەتەمەن یان لە شوێنە فەرمیەکان و دام و دەستگاکانە ئێمە بە کەسی بەرامبەر ناڵێن دوو، بەڵکو پێی ئەڵێن زی. زی بە مانای بەڕێزتان دێت. زی بە گەورە ئەنووسرێت. ئەم زیەیکەیان زی بە بچووک ئەینووسین بۆ کۆمەڵێک کەسی نادیار. ئەوان بە زمانی کوردی پێی ئەڵێن کۆی نادیار. زی. ئەوان. بەو هیوایی توانی بێتم سوودێکتان پێ بگەێنم. هیوام سەلامەتی و سەرفرازی بۆ هەموو لایەکتان. کاتێکی خۆش.